لە هاوینی ساڵی 1970 ڕژێمی باس بەبێ هیچ هۆکارێک شوانێکی بێتاوان لە پێنجێن شەهید دەکەن بە ناوی دێوانە مەجیدی. لە ئەنجامی شەهیدکردنی ئەم شوانە بێتاوانە یەکەم یاخود چەخماخەی یەکەم ڕاپەڕینی شۆڕشی نوێ لە پێنجێن دەستی پێ کردووە کە لە ئەنجامی بەگشتدا چوونەوەی ئەو تاوانە بەرامبەر بە ڕژێمی باس هاوڵاتیان ژنان گەنجان و هەروەها پێشمەرگەی یەکێتی نیشتمانی کوردستان ڕێخستنەکان یەکێتی نیشتمانی کوردستان توانیویانە کە یەکەمین ڕاپەڕینی شۆڕشی نوێ لە پێنجێن دەست پێ بکەن و حەقی شەهید دێوانە مەجیدی بکەنەوە. تایبەت بەم بابەتە و لەم ساڵ ڕۆژەدا زۆر بەڕێز شێرزادی مامەخولا پێشمەرگەی دێرین و هاوکات محەممەدی حاجی قادر ڕێخستنی دێرین یەکێتی نیشتمانی کوردستان لە سوودی بەیانی کوردستان نیوزمیانە. سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێراتن. زۆر زۆر سپاس. کاک محەممەد لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. ئەم ڕاپەڕینە چۆن سەری هەڵدا و هۆکارەکەی چی بوو؟ بەڵێ ڕاپەڕینەکە لە ئەنجامی کەڵەکەبوونی تاوانی پێشتر بوو کە پێشتر ڕژێمی باسی ئەو ساتە هیچ درێغی نەکردبوو لە وێرانکردنی گوندەکانی ناوچەی پێنجێن لە کوشتنی زیاتر لە 6 گەنج بە بیانووی ئەوەی کە سنوورێک بە ناوی سنووری محەڕەمەیان تێپەڕاندبوو کە چەند کیلۆمەترێ لەو لای پێنجێنەوەیە وەی سفزاز و گێچەڵپێکردنی ڕۆژانەی دام و دەستگای حکوومەتی باسی ئەو کاتە بە خەڵکو بە دانیشتوانی شارەکە ئەمانە هەمووی کەڵەکەبوو بوون و شەیدکردنی دێوانەمەجی بە شێوەیەکی نامرۆڤانە چەخماخەیەک بوو کە وەزعەکەی تەقاندەوە. ئەلبەتە ئەم پیاوە نە پێشمەرگە بوو نە تەنزیم بوو تەنها شوانێکی مەڕووماڵاتی پێنجێن بوو. ئێوارەیەک هێزە ئەمنیەکانی عێراق لەو دەشتەی شەیدیەکەن تەرمەکەی بەجێ ئەمێنێ لەگەڵ شەیدکردنەکەیە تەشیر بە جەنازەکەی تێگەدرێت ئەشێنرێت قەمەی لێدرێت فیشەکی زۆری لێدرێت. ئەو ئێوارەی لە پێنجێن کەزانرا ئەم بەڕێزە دیار نەماوە دێوانەمەجی دیار نەماوە خەڵک زۆر بۆی گەڕان نەبوو بۆ سبەینەکەیە لەو دەشتە کێماڵێکی زۆریان بۆ کرد تا تەرمەکەیان بینیەوە تەرمەکان هێنایە بۆ ناو پێنجێن لە ناو پێنجێن لە مزگەوتێک مزگەوتی حاجی ڕەسوڵی پێڵێن جەماوەری زۆر کۆبووە لە دەوری تەرمەکەی ئامادەکرا بۆ بە خاک سپاردن. هەموو خەڵکی پێنجێن هەمووی بە شێوەی داغ لە دڵ هەمووی خەڵکێکی هەڵچوو خەڵکێکی بێزار لەو دەسەڵاتە ڕقوقینی خۆیان دەربڕی بەرامبەر بە دەستگا و هێزە ئەمنیەکانی عێراقی ئەو کاتە لەگەڵ ناشتنی جەنازەکە خۆپیشاندانێکی گەورە بوو خۆپیشاندانێکی جەماوەری بوو لە شێوەی خۆیان بێوێنە بوو لە هیچ شوێنێک کە جەماوەرێکی بێچەک بەرامبەر بەعسیەکی زاڵمی خوێن ڕێژ بەو شێوەیە سنگ بنێ بەگولەوە. باشە دەستخۆش. کاک شێرزاد با بڵێن بە شێوەیەکی گشتی هاوڵاتیانی پێنجێن بەگژن و گەنج و مناڵ و هاوکات پێشمەرگە و ڕێخستەکانی یەکێتی نیشتمانی کوردستان چۆن تۆڵەی شەهید دێوانە مەجیدیان کردەوە؟ بەڵێ ئێمە کەزانیمان لە دێ حاجی مامان بووین کاک بەکری حای سەفەر فەرماندەی هەرێمی سێ بوو شێر ئاسا پڵنگ ئاسا یەکسەر کۆمەڵێ پێشمەرگەی ئازا و شاونەترسی کۆ کردو وتی ئەبێ تۆڵەی دێوانە مەجی بکەینەوە خۆشمێن نەمان هێش خۆی بێن ئەتر هەر لەوێ 40-50 پێشمەرگەی ئازای هەڵبژار بەسەر پەرستی کاک جەمالی حەمەی خواکەرم وردە وردە بچین بە وڵاترۆ پێشمەرگەمان پێوە نیشت هاتی نەتازە دێ ئەوە شتەکە سەریعی گەڕمەوە هاتی نەتازە دێ لەوێ تووشی خولوقاتێ بووین پێشمەرگەیەکمان بە ناوی سالارە شوو بۆ هەڵوژە خواردن و ئەوانە ئیتر هین بوو نەمانزانی عسکەریەکە لەو چەمە بەدلیاتیان هەیە 200-300 جوندی و ساڵ تووشت بوون وەڵا خولوقاتە دروست بوو سالار برینار بوو سالار برینار بوو ئێمە گوێمان نایێت سالار لەوێ زەمین دەکوان لەگەڵا بوو تەداوی کرد و بەڕێکەوتین چوونە ئاسنەوە
سالارمان ناردە ماڵی شەریفی قورعانی لە مڕانە کە چووە ئەوێ ئەتر خۆشمان کە تا چوینە ئەوێ ئەم مەشاکیلانەمان حەل کرد ئێوارەی لێهات لە ئاسنەوە سەر و نانمان خستە گیرفانمان و بە پەلە بەرەو پێنجۆن ڕێکەوتین کە ڕێکەوتین ئیتر هەر چوادۆری پێنجۆنی ڕەبایەیە کە وەکو ڕەبایە شوێنێک هەیە خوار بشکیان چوارباخ پێڵێن تەختایی جەلالبەخش لێرا بووین بە 4 بەشەوە ئەو 4 بەشە بەشێکمان لە ناوشارا بێ و کەمین بێ 3 بەشەکەی تیشمان کاکفەروودینی ڕەحمەتی بۆ لای پردەکە ئەو لێرا بوو کاک جەمالی حەمەد خواکەرم و مامۆستا شاوش لە مایانەکە بوون من و شەید مستەفا و ئەکرەمی ڕەحمەتی و ئەمە تەپت ماوە ئێمەش چوون بۆ لای ئەیبنەبێ خانەکەی جافر و ئەوە شوێنێ بوو ئێمە دامەزراین و هیبا هات ئەتوتمان هیچ ناڵێن هەتایەنە بەرولێت فەنکارمان ئەوان هاتنە بەرولێت فەنکار ئیبایەک لە ئێمە تۆزە چوو بۆ لاترۆ تر لێمە نانخژوڕی ئیبا و وای لێ هات ئەشڵەن هەر نەیانتوانی نەدەست بەنەوە نەهیچ ئێمە دەدەقەیە لەویا شەڕمان کرد هاتنەوە بۆ لای کاک جەمال و ئەوان کە هاتنێ لای کاک جەمال و ئەوانیش دەبا بە و ناقیلە و جوندێکی زۆر و شت لە بەردەمیانە کەوتبوو شەید مستەفا دەستیا ئاریجەکە بە عەکسۆ دەستیایە ئەگەر هاوارمان لێ نەکردایە وانە خۆی شەهیدە بەڵێ کۆمەڵی پێرمەگەشی دەبوو لە حەدی ئەوەی کە چۆنی پیاوەنی بەڵێ لێوا تەقەیەکی زۆر بوو تر ئەوە کە بوو حکوومەتی عێراقی زۆر سەری لێشێوا بوو وەی زانیە جێشی ئێران هاتووە و ئەم شەو پێنجۆ نەگرێت نەیزانی ئێمەی باش دەستخۆش دەگەڕێمەوە لای بەڕێستان دیارە هەڵگیرساندنی یەکەم شۆڕشینە ئەمە کاریگەری لەسەر تەواوی ناوچەکانی دیکە هەرێمی کوردستان و شار و شارچەکەی بەجێهێشتووە بە شێوەیەکی گشتی گرنگی و کاریگەری ئەم شۆڕشە چی بووە؟ ئەم شۆڕشە کاریگەری هەبوو لەسەر هەموو ناوچەکانی کوردستان بە تایبەتی لەسەر دەبەری سلێمانی و هەموو قەزا و ناحیەکانی دوایەوە لە شوێنەکانی تریش خەڵک چاونەترس بوون و خۆپیشاندان و ڕاپەڕین لە شوێنەکانی کێش هەبوو دوای ئەمەی پێنجێن ئەوم بۆ تەواو نەکردی لە کۆمەڵێک شعار و تا دژی حکوومەتی بەعەس درا لەو خۆپیشاندانە کە پێشتر لە هیچ شوێنێ ڕووی نەدا و خەڵک باشکرا بانێ بەرامبەر دەستگای ئەمنی عێراقی بڵێ بڕوخێ حکوومەتی بەعەس بڕوخێ سەدام حوسێن بەدار و بەبەرد و پەلاماری هێزە ئەمنیەکانی عێراقی بدات خۆپیشاندانێکی گەورە بە ژن و پیر و گەورە و مناڵەوە بەشداری خۆپیشاندانیان کرد تا گەیاندنی جەنازەکە بە سەرقەبران و دوای ئەوەش مانگرتنیە بوو کە خەڵک دوکانی ناکردەوە بازاری ناکردەوە جێشێکی زۆریان هێنایە ناو بازار دەستیان کرد بە شکاندنی قوفڵی دەڕابوو دوکانەکان بۆی دوکانەکان تاڵان کردن و ساحب دوکان مەجبور بێت مانگرتنەکە پشکێنێ بەو شێوەیە مانگرتن و شتەکەیان شکاند ئەم ڕاپەڕینێکی مێژوویە لەبەرەوە لە ساتەوەختێکا بوو کە حکوومەتی عێراقی لەو پەڕی دەسەڵات و لەو پەڕی توانای خۆیان بوو ئەمە چەخماخەیە بوو دەنگی دایەوە لە هەموو ئیعلامی وڵاتانی دراوسێش ئەمە دەنگی دایەوە کە شارۆچکەیەکی بچووک بەدەستی بەتاڵ ڕوبەڕووی دام و دەستگایەکی خوێن ڕێژی وەکو دام و دەستگای حکوومەتی عێراقی بوونەتەوە ئەمە سەرەتایە بوو بۆ ئەوەی لە شار و شارۆچکەکانی تر دژی دەسەڵاتی خۆسەپێنی عێراقی خۆپیشاندان و ڕاپەڕین و شت بکرێت باشە هەڵبەتە لەم ڕاپەڕینەدا جگە لە هێزی پێشمەرگە ڕێخستنەکانی کێتی نیشتمانی کوردستان وەک خۆشتان ئاماژەی پێدەدەن بەشێکی زۆر لە هاوڵاتیانی پێنجێن بەشداریان تێدا کردو تاکو لە زۆر ینی لە پەرپەشدانەوەی ئەو زوڵم و سیستەمەی کە ڕژێمی بەعس بەرامبەر بە هاوڵاتیانی پێنجێن بە شێوەیەکی گشتی بەرامبەر بە کورد و کوردستانیان کردووە کاردانەوەیان هەبێت و لەم نێوەندەشدا ژنان بەشدار بوون ڕۆڵی ژنان لەم ڕۆوە چۆن هەڵەسەنگێنن بەڵێ وڵا وەکو بۆم باس کردی
کە خۆپیشاندانەکە جەماوەری بوو بۆ مانایەی هەموو کەس بەشداری تیا بوو خۆپیشاندانێکی پیاوانە نەبوو بەقەدەر ژمارەی پیاوان ژنی تیا بوو کچانی تیا بوو بە پیر و گەنجەوە تایە بوو وەکو بۆم باس کردی ئەمە کەڵەکەبوونی ڕق و کینێکی خەڵک بوو بەرامبەر بە حکوومەتی خوێنڕێژی ئەو سەردەمە لە ساڵانی ڕابردووەوە لەبەرەوە زۆر جەماوەری بوو و زۆر بێوێنە بوو بۆ ئەو سەردەمە ژنان دەوری باشیان هەبوو حتا شێرەژنی وای تیا بوو ڕوبەڕووی ئاسکەر و خوێنڕێژەکانی ئەو کاتە ئەبووەوە بە گویژانە ئەچووەوە ئەنێ وای لێ هاتبوو حکوومەتی عێراقی هەستی بە زەلیلبوونێگە کرد کە نەتوانێت کۆنتترۆڵی شارێکی وا پشوو بکە و کۆنتترۆلی شارەکەی لە دەست دەربچێت. باشە دەگەڕێمەوە لای بەڕێستان دوای تۆڵە سەرنەوەی ڕوحی پاکی شەهید دێوانە مەجید و هاوکات ئەو زوڵمەی کە ڕژێمی باس بەرامبەر هاوڵاتیانی پێنجێن و بە شێوەیەکی گشتی بەرامبەر بە کورد و کوردستانیان کردبوو کاردانەوەی ڕژێمی باس چی بوو دوای ئەوەی کە تۆڵە کرایەوە دوای ئەوەی کە هێرش کرا و پلانی تر هەبوو کاردانەوەی ڕژێمی باس چی بوو؟ بەڵێ کاردانەوەی ڕژێمی باس ئەوە بوو بەیانی وەحشیانە کەوتنە ناو کەسوکارمان هەموویان گرتن ئەوەی عایلەی پێشمەکە بوو هەمووی گیرا ئەوەی کەسوکاری پێشمەکە بۆ هەمووی گیرا ئەوەی کە چایەکی یاوی بە پێشمەکەی لە ژیانی هەمیان گرت و بنیان بۆ جنوبی عێراق بەڵام خۆ ئێمە ئەسڵەن هەر بە خەیاڵمانە نەها کە باوک و دایک و برا و خوشک و ئەوانەمان گیراوە هەر ئێمە زیاتر ئەسوورە بین بەرامبەریان. باشە ئەم شۆڕشە تا چەندە کاریگەری لەسەر تەواوی ناوچەکانی دیکە و تا چەندە کاریگەری لەسەر با بڵێن بە گوردانی هەڵگیرسانی شۆڕش و ناڕزایەتی دیکە هەبووە لە ناوچەکانی دیکە؟ بەڵێ ئەم شۆڕشە بە سەرپەرشتی جەنابی مامجلال کە توانی بووی هەموو ئەو دژانە کۆ بکاتۆ لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەوەش شتێکی زۆر گەورە بوو ئەمە یەک ئەم شۆڕشە کە توانی ئەم شۆڕشە کە ئەوەی کرد کە ئین بوو تازە نسکۆی شۆڕش بوو تازە ئاش بەتاڵ بوو خەڵک تونی ئازادی بوو تونی پێرمەگایەتی بوو حەزی بە کوردایەتی ئەکرد قەت میلەتی کورد قەت دانیشتووە خاتن لە ناو خەڵکی پێنجێنە. باشە بە شێوەیەکی گشتی ڕەنگە لە مێژووی گەلی کووردا چەندین شۆڕش چەندین پەرپەشتانەوە تایبەت بە ڕژێمی بازبوونی هەبوو بێ ئەمانە تا چەندە بەدی کۆمنت کراوە تا چەندە کاری لەسەر کراوە بۆ ئەوەی ئەم مێژوانە لە مێژوو ئەم با بڵێن بەرپەشدانەوە ئەم شۆڕشانە لە مێژوودا بەدی کۆمنت بکرێت و نەفەوتێت. بەڵێ شۆڕشەکانی کورد زۆر دەمێکە میلەتی کورد خەبا دەکا و شۆڕژەکە بەڵام ئەکسەرەتی نەگەشتوتە کەناری ئارامی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئاوا شێر ئاسا وەکو سنگ بچەقێ دەهاتیان وێران کردین پارتیزانمان دروست کرد ئەنفالیان کرد گوێمان نایە یعنی ئەوەی کە ئەوان کردیان لەم چەند ساڵی ڕابردووە بە یەکێتی نیشتیمانی کوردستان بە هیچ حیزبێک و ڕێختنێ نەکراوە بەڵام یەکێتی شێر ئاسار گوێشی نایە و بریەکەیان کەناری ئارامی ئەمە ئەو وەزعەیەکە خولکانی. بەڵێ کاک محەممەد دەگەڕێمەوە لای بەڕێستان ڕۆڵی ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوکات پێشمەرگەکان لەم شۆڕشەدا چۆن بووە تا چەندە بۆ نمونە کاریگەری هەم لەسەر سەرخستنی شۆڕشەکە و هەم هەڵگیرسانی شۆڕشی دیکە بۆ لە ناوچەکان؟ بەڵێ تەمەن ڕێخستنەکان هەر لە دوای نسکۆی ساڵی 75ەوە لە پێنجێن دەورێکی کاریگەریان هەبووە ڕێخستنێکی نەوعی زۆر باش لە پێنجێن هەبووە ڕێخستنێکێتی نیشتیمانی کوردستان ئەلبەتە هەر پێش ئەم ڕاپەڕینش دیارەیەشی ڕێخستنەوەیە ئامادەکردنێکی زەهینی خەڵک بۆ ڕاپەڕین و بۆ خۆپیشاندان و بۆ بوون بە پێشمەرگە و ئامادەکاری بێت بۆ هەموو ڕووداوێکی ناخۆش لەبەرەوە ڕێخستن دایمە بە گوێی خەڵکی یاداوە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ لە زوڵم و زۆرداری و زوڵم و زۆرداری حکوومەتی ئەو کاتە و باسی ڕەوایی قەزەی کوردی کراوە باسی
زوڵم و زۆرەکانی حکوومەت کراوە وا کراوە ڕێخستنەکان جەماوەری ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەکاری تەواویان هەبێت بۆ ڕۆژی ڕاپەڕین و ڕۆژی خۆپیشاندان لە ڕۆژی ڕاپەڕینە ئەوە بوو کەوتمان ئەم شوانە بێتاوانە بۆ شێوەیە شەید کرا ڕێخستنەکان کەوتنە جم و جۆڵ کەوتنە ئامادەکردنی خەڵک کەوتنە هاندانی خەڵک بۆ خۆپیشاندان بەیان نامەمان هەبوو بەیان نامە بڵاو کراوە لە ناو شارە دوکان بە دوکان ماڵ بە ماڵ کە ئامادە بن بۆ خۆپیشاندان و ڕاپەڕینێکی لەو جۆرە لە گەرمەی ڕاپەڕیندا لە بڵنگۆی مزگەوتەکانەوە بانگەوازەکرا ڕێخستن بانگەوازیە کرد بۆ خەڵک کە درێژە بە خۆپیشاندان بن کە چاو نەترس بن کە لە ڕژێمی بەعەس نەترسن و هەوڵ بدەن تۆڵەی ئەم زوڵمە کە لەم شارە کراوە و تۆڵەی ساڵانی پێشوش لەم دەسەڵاتدارە دژ بە ئینسانیەتانە بکەنەوە ڕێخستن هەر لە پێش ڕاپەڕین ساڵانی پێشوشە ئیشی ئەوەیە کە زێنی خەڵک ئامادە بکە بۆ ئەوەی کە لە ڕۆژێکی ئاوهادا لە ڕۆژێک کە پێویست بێ لە ڕۆژێک کورد پێویستی بە پێشمەرگە بێ پێویستی بە ڕاپەڕین بێ پێویستی بە خۆپیشاندان بێ خەڵکەکەی بۆ ئامادە و ساز و لەبار بکات. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بۆ شێرزادی مامۆخلە پێشمەرگەی دێرین و هاوکات زۆر بەڕێز محەممەدی حاجی خادر ڕێخستنی دێرینی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس.